سەبارەت بە پێشنیازی ناتۆ بۆ ئۆکرانیا بۆی ببێتە ئەندامی هاوپەیمانی ناتۆ لە هەڵماتی کازاخستانەوە دکتۆر دانیال ساری پسپۆڕی پێنجێنێ دەوڵەتیەکانم لەگەڵدا دکتۆر سڵاو لە بێوم کاتت باش ئەم پێشنیازەی ناتۆ بۆ ئۆکرانیا لەسەر چ بنەمایەکە چ پێشنیازێکە بۆ وڵاتێکە بڵی دەستبەرداری بەشێک لە خاکەکەت بە بۆی ببیتە ئەندامی ناتۆ ئۆکرانیا بە نیوەی گیانێکەوە ئەندامەتی ناتۆی بۆ چییە؟ بەڵێ دەزانی لە ماوەیەک لەمەوە پێش سەرکردێری گشتی سەرۆکایەتی سکرتێری گشتی ناتۆ ئەوەی ڕاگەیاند کە پێشنیازێکی ڕاگەیان کە دەبێت ئەندامەتی ئۆکرانیا لە کاتێکدایە کاتێککە ئۆکرانیا بەشێک لە خاکەکەی دەستبەرداری ببێت و ئەمەش بڕیارێکە کە لەلایەن ئۆکرانیاوە ڕەت کراوەتەوە و هەروەها ئاماژەی بەوەش داوا دەبێت لە چ مەرج و لە چ بارودۆخێکدا ئەم بڕیارە قبول بکات ئەمانی گەرانی لێکەوتوتەوە ئەم پێشنیازە و هەروەها ئەمە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە ناسەقامگیری لە ناوچەی ئۆکرانیا زیاتر ببێت و هەروەها دەکرێت ناڕەزایەتی لە یەکێتی ئەوروپا لێکەوێتەوە و ئاڵۆزیەکان زیاتر دەکات و کاریگەری رووسیا لە خاکی ئۆکرانیا زیاتر دەبێت. ڕاستیەکەش ئەوەیە کە ئۆکرانیا دەیەوێت ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپا، بەڵام بەم بڕیارە زیاتر ئاگەرم پێشیازە قبول بکرێت رووسیا زیاتر ئاڵۆزی دروست دەکات و جەنگ بەرپەر دەکات. دکتۆر دانیال بەپێی هەمانگی یاخود با بڵین بەپێی هەلومەرجێکی گونجاو بۆ هەر وڵاتێک کە بێتە ئەندامی ناتۆ پێش هەموو شتێوەیە کە وڵاتە نابێت لە جەنگ دابێت. ئێستا ئۆکرانیا لە جەنگدا لەگەڵ رووسیا ئیتر چۆن پێشنیازێکی وای بۆکەن ئەگەر بەش دەستبەرداری خاکەکەی بێت قەی ناکات لە جەنگی شای بەسە بێتە ئەندامی ناتۆ؟ بەڵێ ئەمە تەنها بە بڵێن پێشنیازێکە لە ساڵی ڕابردوو کە ڕەتی کردەوە کە دەستبەرداری هیچ بستێک لە خاکی خۆی بێت و هیچ ناوچەیەکی خۆی دەستبەرداری نابێت و با بڵێن ڕادستی رووسیای ناکات. ئەمە بە تەواوی ساڵی ڕابردوو ڤلادیمیر زێلێنسکی ڕەتی کردەوە و بۆ ئۆکرانیا ئەم پەسەندکردنی ئەم جۆرە بڕیارانە کارە سا دەخڵقێنێت. بەڵێ پێتان وایە ئەم پێشنیازەی ناتۆ بۆ ئەوەیە نایەوێت بچێتە جەنگێکی ڕاستە و خۆوە لەگەڵ رووسیا هەرچەند ئێستا جەنگەکار بە هاوکاری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەکرێت، بەڵام پێتان وایە پێشنیازەکەی بۆ ئەوێ نایەوێت بکەوێتەوە جەنگەوە؟ بەڵێ ڕاستیەکە ئەوەیە کە ئەوان پێشنیازیەوە دەکەن پێشنیازیەوە بۆ ئۆکرانیا دەکەن کە ئەم بەشێک لە خاکەکەی ڕادستی رووسیا بکات و بەڵام چونکە بەشێک لە ئەندامانی ناتۆ ئامادەنین کە بکەونە جەنگی ڕاستەخۆەوە دەیانەوێت چارەسەرێک بۆ ئەم ئاڵۆزیە سەربازیە پێشنیاز بکەن، دەیانەوێت چارەسەرێک بدۆزنەوە و هەروەها ئۆکرانیا و ناتۆ هەردووکیان ئامادەن بۆ ئەوەی کە هەندێک لە پرۆسەی ئەندامیەتی ئۆکرانیا بۆ لە ناتۆ مە بڵێن ئاسانتر بکەن و دەیانەوێت ببێتە ئەندام لە ناتۆ و ئەو ناوچانەی کە ئێستا لە ژێر دەستی رووسیان وەک زاپۆریژیا و خێرسۆن و ئەو ناوچانەی دیکە دەبێت بە پێشنیازەکە ڕازی بن و بخرێنە سەر رووسیا. بەڵێ پێتان وایە هیچ وڵاتێکە بێت لە دەرەوەیەکێتی ئەوروپا و ئەمریکا وەک چین بتوانێت ئەم جەنگە ڕابگرێت یاخود ئەویش ناتوانێت؟
من پێم وانە کە بتوانن ئەم جەنگە کۆتایی پێبێنن چونکە چین ئێستا چین هەوڵی بەرەو پێشبردننی پرۆگرامی ئابووری خۆی دەدات هەوڵ دەدات کە با بڵێن ئەو ڕێگە ئاوریشمە دروست بکات پێم وانە کە بتوانێت کۆتایی پێبێنێت و هەروەها ئەمریکاش ئامادە نییە ئەو سیۆناریۆی کە ئێستا هەیە قبوڵی بکات بەڵام بەشێک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا هیواخوازن و کار بۆ ئەوە دەکەن کە بتوانن ئەم جەنگە کۆتایی پێبێنن چونکە زۆربەی وڵاتان کە دراوسی ئۆکرانیان زیاتر زەرمەندن. بەڵێ ئەمریکا چ سیناریۆیەکی ئەوێ دۆخەکە چۆن کۆتایی پێبێت؟ وەکەوەی کە پێشتر ئاماژەم پێدا ئەمریکا دەیەوێت جەنگەکە بەردەوام بێت لە ئێستادا دەیەوێت رووسیا تێک بشکێنێت بە بەردەوامی جەنگەکە دەیەوێت رووسیا تێک بشکێنێت هەر بۆ ئەوەشە کە هاوکاری سەربازیەکانی بۆ ئۆکرانیا بەردەوامە. بەڵێ پێتان وایە ئۆکرانیا بۆ قوربانی ململانی رووسیا و ئەمریکا؟ بەڵێ من پێم وایە ئێستا هەمان شێوەی جەنگی ساردەکە دژی رووسیا ئەنجام دەدرێت وەکەوەی کە ئێستا هێزەکانی ناتۆ بڵاوەیان پێکراوە و هەروەها ئێمە بەشێکە لەو دۆخەی کە پێشتر دەگوزەرە وەکو جەنگی جانی یەکەم و هەروەها ئەم بارودۆخەیە کە ئێستا هەیە هاوشێوەیە لەگەڵ ئەو دۆخەی کە پێشتر هەیەوە ئێستا ئۆکرانیا بەشێکە لەو قوربانیایی کە ئەم جەنگە دەخڵخێنێت بەشێکە لە قوربانی نێوان با بڵێن جەنگی رووسیا و ململانەی رووسیا و ئەمریکا و ئەگەر ئۆکرانیاش بێتە ئەندامی ناتۆ باوەڕ ناکەم جەنگەکە کۆتایی بێت و چونکە ئەو وڵاتانەی کە نزیکن لە ئۆکرانیاوە زیاتر مەترسی لەسەر ئاسایشی وڵاتەکانیان هەیە. بەڕێز دکتۆر دانیال ساری پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ئەڵماتی کازاخستان و لەگەڵماندا سوپاس بۆیەوە.